ئەمڕۆ دەیدا ڕۆژی جیهانی تەندروستی دەرونیەوە کە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانی دیاریکراوە سەبارەت بە مێنتاڵ هێڵت تەندروستی دەرونی. ئێمە گرنگە هۆشیار بین سەبارەت بە گرفتە دەرونیەکان و هەروەها تەندروستی دەرونی. ئەمڕۆ لەگەڵ ئەم خوێندکارە بەڕێزانە هەستاین بە بڵاوکردنەوەی هۆشیاری بۆ خوێندکارانی بەڕێز کۆلێژی سەلاحەدین سەبارەت بە گرفتە دەرونیەکان و ئێمە چۆن بتوانین مامەڵەیەکی دروستکەین لەگەڵ ئەو گرفتانەی ئەکرێت لە ژیانی ڕۆژانەمانە ڕوبەڕوومان بێتەوانێ و هەروەها داوای یارمەتی داوای چارەسەر بکەین لە کەسانی پسپۆڕ. زۆر بەخێر بن سەرسەری خۆشە. منم ڕۆباسی خەمۆکی کردووە. خەمۆکی ئەو جۆرە نەخۆشیەیە کە زیاتر لە ڕەگە زیمەیە باو و لە گەنجانیشە لە تەمەنی 15 ساڵیدا و هەروەها خەمۆکیش چەند هۆکارێکیە بۆی ئەو کەسێک کە توش بووە. بۆ نمونە نەخۆشی یا جیناتە یان دەرونیە یان سەبارەت بە ژینگە و هاوڕێکانە. سڵاو بەڕێزان، منم ڕۆباسی PTSD دام بۆکەم کە کورکراوەی پۆست ترۆماتیک سترس دیسۆردەرە کە توشبوونی سترێسێک دوای حاڵەتێکی زەبری دەرونی کە ئەمەش چەند حاڵەتێکی چەند نیشانێکی دیاریکراوی لەکەوێتەوە وەکو توشبوون بە فلاشباک بەو حاڵەتێکە بەسەر هاتووە و هەروە ئەمە کاریگەریکی زۆری ئەبێت لەسەر ژیانی ڕۆژانەت و پێویستە ئەو کەسانی کە تووشی ئەمە بن هەوڵ بن بە زووترین کات چارەسەرێک وەرگرن. ئەمڕۆ باسی چارەسەری دەرونیتان بۆکەین. چارەسەری دەرونی بریتێ لە دوو جۆر کە تۆک تەرەپی لەگەڵ فارماتەرەپی. تۆک تەرەپی چارەسەری دەرونیە لەگەڵ کلینیکێک سەردانی کلینیکێک لەگەڵ دەروناسی قساکەی بۆ مای 45 دقیقە کە گفتوگۆ لەبارەی گرفتەکەتەوەکەن و بۆ چارەسەرکردنی کێشەکەت. ئەگەر چارەسەرەکەت قوڵتر بوو پێویستی بە چارەسەرێکی باشتر هەبوو فارماتەرەپیمانەیە کە لە ڕێگەی دەرمانەیە چارەسەرەکەت.